لە دوای هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و کەرکووک بە پێی بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندامانی کەرکووک لە پەرلەمان چاودێری ئیدارەی کەرکووک و پڕۆژە خزمەتگوزاریەکان دەکەن. ئەندامێکی پەرلەمانی عێراق دەڵێت بە هەمانگی لەگەڵ ئەندامانی تری پەرلەمانی عێراق لە نەتەوەکانی تر چاودێری ئیدارەی کەرکووک و ئیش و کارەکانی پارێزگاری بە وەکالەت دەکەین. بە تاکیدەوەی کە ئێستا کراوە دیارە بۆ کەرکووک کراوە. کەرکووک لە بەرەوەی لە ساڵی 2005ەوە هەڵبژاردننی تیانە کراوە و ئێمە چەند مانگێکمان ماوە بۆ هەڵبژاردن تاکو ئەو کاتێمە بەپێی ئەو یاسایانەی کە ئەنجومەنی پارێزگا پەیڕەوی کرد دیارە بڕیاری 21 ساڵی 2008 ئێمە بەپێی ئەو یاسایە ئەتوانین ئیشکارەکانی ئەنجومەنی پارێزگا بکەین لە تاکو و ئەنجومەنی تازە هەڵەبژێتەوە. ئێمە دەوری متابعە و ڕێقابەیە و هەروەها هەڵسەنگاندنی ئەدای پارێزگار، ینی ئەگەر پارێزگار ئەدایشی خراپیە بە تاکید ئێمە ئەتوانین لێپرسینەوەی لەگەڵا بکەین و ئەو ئیشکارانی کە ئەنجومەن لە ڕابردووا کردوێتی ئێمە دیارە لە کەرکووکە هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانین کورد و عەرەب و تورکمان و کۆتایەکشمانەی ئێمە ئەم ئەندامی ئەنجومەنانە ئیشکارەکانی ئەنجومەنەکەین تاکو هەڵبژاردننی تازاکرێت. حجم الفساد بهذا الأرقام مسؤول عنها الدوائر ذات العلاقة. تا ئێستا چەند جارێک لەسەر راپۆرتی ئەندامانی کەرکووک لە پەرلەمانی عێراق کە 3 دۆسیەی گەندەڵی لەسەرە ڕاکان جبووری بانگێشتی دادگای کەرکووک کراوە بە مەبەستی لێپرسینەوە. هەفتەی ڕابردووش 14 کەس لە خزم و برا و کارمەندانی لە نووسینگە تایبەتەکەی ناوبراو لەلایەن دەستەی نەزاهەی کەرکووک دەستگیر کراون. چاودێرێکیش پێی وایە ئەگەر ئەندامانی پەرلەمان لە کەرکووک بێلایەنانە کار بکەن دەتوانن سەرکەوتوو بن لە چاودێریکردنی ئیدارەی کەرکووک. لە 14 ساڵی ڕابردووە لاوااسترین ئەنجومەنی پارێزگا لە عێراق ئەنجومەنی پارێزگای کەرکووک بووە. ئەم ئەنجومەنە هەرگیز نەیتوانی مەترسی لەسەر گەندەڵی بەرپرسێکی باڵا بەڕێوەبەرێکی گشتی خودی پارێزگاریش دروست بکە ڕۆژ ڕۆژان پارێزگارەکانی ڕابردووی کەرکووک بکەونە بەر مەترسی واتە پۆستەکانیان. لە کاتێکا بینین ئەنجومەنی پارێزگای شارەکانی تر بەوانەی کە کێشەی سیاسی و بەوانەی کە کێشەی زۆر گەورەتیان لە پارێزگاری کەرکووکشە بوو چەندین جار پارێزگارەکانیان لە ئەداوە چەندین جار بەرپرسی گەورەیان لە پۆستەکانیان لە ئەدا بەڵام بەداخەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 14 ساڵی ڕابردووە ناتوانێت یەک نمونە لە مەمان پێ بڵێ کە پارێزگارەکانی ئەنجومەنی پارێزگارەکانی تر کردویانە ئەنجومەنی پارێزگەکانی تری عێراق. ئەوەی کە ئێستا کراوە من جانبێکی ئیجابی تیا بینم بە مەرجێ ئەندام پەرلەمانەکان ئامادەیی زیاتریان هەبێت لە کەرکووک. دووەم تەنها بە دوای گەندەڵی و کەم و کورتی ئەو بەرپرسانیان نەگەڕێن کە دژی حیزبەکەی خۆیان بە نەیاری خۆی دائنێ، بەڵکو بە شێوەیەکی پیشەیی و مهێنی کارەکانیان ئەنجام بدەن، دوور بکەونەوە لە کاردانەوە و لەژێر کاریگەری حیزبێکی دیاریکرا و ئایدۆلۆژیایەکی نەتەوەییان ئاینیان مەزەبیە کارەکانیان ئەنجام بدەن. لە دوای ساڵی 2005ەوە ململانەی سیاسی و خراپی دۆخی سیاسی و ئەمنی بوونەتە بربەست لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. هەرەمەش وای کرد ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێدەسەڵات بێت و نەتوانێت لێپرسینەوە لە گەندەڵی و لە ئیدارەی شار بکات. لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سڕکراوە و نەیتوانیوە بە ڕۆڵی خۆی هەستێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.